سڵاوتان لێبێ بەڕێزان ئەم کاتتان باش خۆشحاڵم لەم گفتوگۆ تایبەتەدا لەگەڵتان دەبم. دۆخی ناوچەکە هێندە ڕووداوەکان بە پەلەن ڕەنگە تا پەخشکردنی ئەم گفتوگۆیە چەندین گۆڕانکاری دیکە بخڵقێت. لەم گفتوگۆ تایبەتەدا میوانداری بەڕێز مستەفا مەولودی جێگری سکرتێری حزبی دیموکراتی کوردستانم کردووە. سڵاو ئەو کاتت باش کاک مستەفا. دوای کوژانی خامنەی چی لە ئێران گۆڕا؟ ئێوەش بەخێر بێن، زۆر سپاس بۆ دەرفەتەی کە لەو هەلومەرجە تایبەتەدا ڕەخساندوتانە. زۆر تەبیعیە جارێ زۆر زووە قەزاوەت بکەیت دوای مردنی خامنەی چ گۆڕانیش تازە ڕوویدا، بەڵام قەتعەن گۆڕانی نەوعی گەورە ڕوودەدا. یەکەم جێگرەوەی خامنەی ناتوانێت بچێتە جێگاوی. دووەمەن نظام زۆر شپرزە بووە لەباری نظامیەوە، لەباری سیاسیەوە، لەباری ئابووریشەوە بۆ خۆتان دەزانن. ڕژێمەتوانێت بەردەوام بێت؟ ئەو ڕژێمەی کە هەیە توانێت بەردەوام بێت لە ڕوانگەی نەخێر ناتوانێت بەردەوام بێت. دلیلی معلومە. ئەم نظامە پایە ئەساسیەکانی اقتصادی سیاسی ئیجتیماعی وێران بووە و ئەو نژمە نظامێکی نامەطلوبە هەم لە ناو خەڵکی ئێران هەم لە دنیای دەرەوە. پەسکەوایە ئەم نظامە ناتوانێت بەردەوام بێ و دەڕوا، یعنی ڕوان ڕۆیشتنەکەی حتمە، بەڵامی دی زەمانەکەی ئەرێ زوو یا درەنگە 10 ڕۆژی دیکەیە 5 ڕۆژکەی 2 هەفتەیەکە یا مانگێکی دیکەیە بەستەجی بە فشارێکە کە لە سەری دەبێت. بڵێ داهاتووی کورد چۆنە بینی لەو گۆڕانکارانی کە لە ناوچەکەدا ڕوودا بە تایبەتی مەبەستمان کوردستانی ئێرانە؟ لە نەزەر منەوە داهاتووی کورد ڕەوشەن و ڕوونە. بۆچی؟ لەبەرەوەی کورد لە ڕۆژی یەکەمەوە ئەم نظامەی ناسی بوو بۆیە دەگەڵی خەبات و بەربەرەکانی کرد. یعنی خەڵکی کورد بەرچاوی ڕوونەکە بەڵێ خۆراسە ئەم ڕژیمێک کە هەیە و دەڕوا دەبێت ڕژیمێکی دێتە جێگای، یعنی ڕژیمێکی دیموکراتیک بێ، باوەری بە حقوقی خەڵکی ئێران بەگشتی وە خەڵکی کورتە بێ و کوردیش لەو بارەیەوە ڕێکخرا و سازمانی یافتەیە هەم بۆ خۆی. بەڵام هێشتا کە بەدیلی ئەم ڕژێمە لە ئێران دەرنەکەوتووە، یاخود هیچ ئاماژەیەک نییە کە کی ئەبێ بە بەدیل بە جێگرەوە. یەکەمە وەڵەن خۆ لە تاریخی ئێراندا نظام ڕووخاون و بەدیلیش دروست بووە. پس کە وایە نەبوونی بەدیل شەرتی ئەوە نییە گۆڕانی چاک نەبێت. لە نەزەر منەوە گۆڕانی مهم ئەوەی ئەو ڕژیمە دەگۆڕێ و ئەو ئیستعدادەش من لە خەڵکی ئێراندا دەبینم کە بتوانێت بەدیلی چاک دروستکە و هەر ئێستا زۆر و کەم بەدیل هەیە، وانێ بڵێ، بەڵام بەدیلێکی یەکدەست ممکنە نەبێت. هەر ئەوەی کە بەدیلێکی یەکدەست و ڕوون نییە، ینی زۆر مەترسی دروست کردووە. قسە و باس لەسەرەوە کەڵێن دوور نییە لە داهاتوودا داهاتوویەکی نزیک لە ئەگەری ڕووخانی ئەم ڕژێمە شەڕی ناوخۆ ڕوو بدات. یەکەم هەر ئەوەی کە بەدیلێکی یەکدەست نێ نیشانەی ئەوەیە لە ئێراندا تەنەوعاتی جۆرا و جۆری فکری و سیاسی و پێکاتەی هەیە. بۆیە ئەوانەی دایان هەوێ بنە بەدیلی حکومەتی ئیسلامی دەبێت ئەم واقعیەتە لە ئێراندا ببینن. هەر ئێستا ئەگەر جیا لە کورد یا لە پێکاتەکانی دیکەی نەتەوەی لە ئێراندا کە هەر کامەیان باوەڕی خۆیان هەیەدان هەوێ ئێرانی داهات و ئێرانی دموکراتیک بێ، ئێرانی سیکولار بێ، ئێرانی متەنەوع بێ، ئێرانی لامەرکەزی بێ، بە شکلی بە زۆری باز لە سیستمی فدرالی دەکەن. بەڵام هەر لە ئێراندا مەسەلەن مجاهدین تەرحی خۆی هەیە، لەو تەرحیدا باز لە حکوومەتی دموکراتیک دەکات، باز لە حقوقی خود مختاری میلەتانی ئێران ئەزم لە میلەتی کورد و بلوچ و ئەوە دەکات. هەر ئەم دوێنێ پێکاتەیەشی دیکە ئیلامی مەوجودەتی کردووە بە نێوی جەمهوری خوازانی ملی ئێران یا کۆماری خوازانی ملی ئێران کە دەڵە 35 کەسین وتەبێژیان هەیە، ئەوانیش باز لە نظامی دموکراتیک دەکەن، باز لە نظامی کورد لە کامیانەوە نزیکترە جات. کورد دەگەڵ ئەم جەریانەیە
کە باوەڕی بەوەیە تەنەوعاتی ئێرانی دەبێت ببیندرێ دەبێت حکوومەتێک لە ئێران سەرکار بێت دموکراتیک بێ حکوومەتێک بێ باوەڕی بە مافی شەهروەندی ئێرانیان هەیە باوەڕی بە مافی پێکاتەکان هەبێ و بڕوای بە حقوقی خەڵکی ئێران بەگشتی و پێکاتەکان وەکو میلەتی کورد هەبێ لەگەڵ ئەم تەشەکورە زۆر تەبیعیە کورد دیالۆگ دەکا و قسە دەکا و دەگاتە لێک تێگەیشت کورد ئەتوانێت سیستەمی فیدراڵی لە ئێرانە جێگیر بکات هیچ نەبێ بۆ ناوچە کوردستانیەکانی ئێران کورد هێزە سیاسیەکانی کورد کە مەقبوڵیەتی خەڵکی خۆشیان هەیە کار دەکات بۆ دابینکردنی سیستمێکی فیدرالی لە ئێران بۆ ئەوە حەول دەدا ئەرێ زەمینەی فیدرالی لە ئێران هەیە بەڵێ لەبەرەوەی ئێران وڵاتێکی پانوبەرین و گەورەیە وڵاتێکی متەنەوە پێکاتەی جۆرا و جۆری تێدایە ئەگە دەیان هەوێت نظامێکی دموکراتیک هەبێ نظامێکی مەطلوبی حاڵی خەڵک بێ نظامی ئێران دەبێت نظامێکی دموکراتیشی فیدرالی بێ وەکو فیدرالی لە دنیادا هەیە بۆ ئەوە کار دەکات لە نەزەر ئەمە بە دوو دلیل کورد بۆ خۆی خواستیاری ئەوەیە ئەو زەمینەیە دەبێت دروست بێ و ئێرانیەکانی مەرکەزی جێگەدایان هەوێ وڵاتەکەیان ئاسوود دەبێت دەبێت فکر لەو سیستمە بکەنەوە باش ئەگەر بڕیار بدرێەوە ئەو ئاماژانەی کە هەن کورد بگەڕێتەوە ناوچەکانی خۆی حزبە کوردستانەکانی ئێران ئەتوانن ناوچە کوردستانەکانی ئێران کۆنتترۆل بکەن بەڵێ زۆر دەلیل هەیە ئەوڵان ئێمە لە مێژوودا کۆماری کوردستانمان هەیە کە لە بەتاڵایی دەستەڵات هاتووە ئیدارەی منطقەی کردو نمونێکی زۆر جوانیشی نیشاندا بەڵام ئەو کاتە کورد یەک دەست بوو ئێستا جۆرێک لە ناکۆکی هەیە و حزبەکان حوت حزبن کە ئێستا پێنجیان لە هاوپەیمانەتێکە کۆبوونەتەوە ینی مەترسیەکە لەوەی ئایا توانن کۆدەنگیەک یاخود ڕێگە چارەسەرێکی هاوبەش بدۆزنەوە بۆ بەڕێوەبرتنی کوردستانی ئێران لەگەڵەوەی ئەوەی جەنابەت دەفەرمووی ئەگەر هەر قەزیەک ئەگەر یەک دەستی پێوە بوو ئیشەکانی هاسانتر دەڕۆ ڕاحەتترە بەڵام ئێستا کانی مەسەلەن جەریانهای سیاسی جۆرا و جۆر هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان پەسکەوایە لێک تێگەیشتنی زیاتری دەوێت دیالۆجی زیاتری دەوێت فەهم و مەتانەتی زیاتری دەوێت بۆ ئەوە من بە خۆشببینیەوە دەڕۆم ئەو دەڕوانم ئەو ئیسعدادە لە کوردی ڕۆژهەڵاتدا دەبینم بۆچی ئەوەڵەن خەڵکێکی ئەهلی ئەندی شەو فکر و مدارا و بە یەکەوە ساسانە دووەن هەر ئێستا 5 حیزبی لە هاوپەیمانیەکدا اتفاقی کردووە کە بە یەکەوە هاوکاری بکەن هەماهەنگی بکەن ئەتلافێک پێک بێنن ئەو هاوکاری و هەماهەنگی و ئەو ڕێکەوتنی کە کرا ئەوەنە کۆنکریتیە کە لە دوای سنوورەکانیش مەسەرەن گەڕانەوەی کورد بۆ کوردستانی ئێران بەردەوام بە کار و چالاکی و هاوپەیمانێکە بدات ئەسەنە و هاوپەیمانی زۆر تازەیە هەموو دوو هەفتەی لێ ناگوزێت مەبەستم هاوپەیمانەکە بۆ ئەم دیوی سنوورە یا ئەو دیوی سنوورە لەو هاوپەیمانیەدا لە پروتۆکۆلەکەیدا ئەسڵێکی هەیە بەنێو ئەو حیزبانە دەبێت بە یەکەوە نیزامنامەیەک یا ئاینامەیەکی ناوخۆیان هەبێ تاوکنێت تەنزیمی ڕابطەی خۆیان لە هەربارێکەوە بکەن باشەوە ئەم دیوی سنوور ئەوەی کە قسە و باسی لێوە کرێ و ڕەنگە لە ماوەیەکی نزیکە کۆتایی پێبێ بۆ ئەو دیوی سنوور چتان کرد بۆ ئەو دیوی سنووریش هەر ئێستا ئێمە دەگەڵ هەموو ئەو هێزانە یعنی جیان لەو 5 هێزەی کە بەیەکەوە لە هاوپەیمانەکەدان دەگەڵ هێزەکانی دیکەش دەگەڵ کۆمەڵی شۆڕژێر دەگەڵ کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران لەگەڵ ئەوانیش لە دانیشتندا بوون دانیشتوین بە یەکەوە هەماهەنگی بکەن بۆ ئەوەی کە چووینەوە یعنی هێزی پێشمەرگە واردی وڵات بوو بە یەکەوە تووشی تەنیژ نەبێ بەڵکو بە یەکەوە هاوکاری و هەماهەنگی بکە و حتا ژوورێکی فەرماندەهی و مدیریەتیان هەبێ بۆ ئاگالیەکبوون و هاوکاریکردنی یەکتر قسە و باسێکە کرێت ینی ئێستا ئامادەکاریەکرێ بۆ دروستکردنی هێزێکی هاوبەش لە نێو ئەو هاوپەیمانیەدا ئەوە چۆنە یاخود ئامادەکاریەکان بەکوێ گەیشتن ئەمە دەزانیم لەگەرە قەراربی و ئامادەکاری هەش بێ زۆر سەرەتاییە بەڵام ئەمە ئێستا بەڵام کاتەکە زۆر کەمە کاتەکە زۆر کەمە ئێمە قسە ئێستاکانێ لە ئەوە دەکەین کە ژوورێکی ئۆپراسیۆن یا ژوورێکی فەرماندەهیمان هەبێ تاوەکوێ لەوێ هەماهەنگی هێزەکان ڕێکخەین
یەکانگیرکردن و کەوتنەوە خستنە سەریەکی هێزەکان ئەلانەکانێ زۆر کارێکی بەپەلەیە بەڵام زۆر هاسان نییە لە نەتیجەدا ئێستا ئەمە زیاتر لە هەماهەنگی و هاوکاری قسە دەکەین بۆ ئەوەی زەمینەکە زۆرترە تاوەکوونیە بڵین هەموو هێزەکەی لە یەک واحدی ئەسکەری و نظامیدا سازمان دەدەین. باشە هەندێک جار قسە و باس لەسەرەوە کرەکە لە داهاتوودا ئەم هێزانە بچنەوە ڕۆژهەڵاتی بچنەوە کوردستانی ئێران ڕەنگە هەندێک بەریەککەوتن ڕوو بدا ئەم هاوپەیمانێت توانیوێتی زڵامنی ئەوە بکات کە ئەوە ڕوونەدات. هاوپەیمانەکە بۆ چییە؟ بۆ ئەوەیە یەکتر قبولکەین بۆ ئەوەیە دەستکەوتەکانی ئیبزوتنەوەی سیاسی کورد کە دێ بە هەدەر نەڵێ نەدەین بۆ ئەوەیە خلاصە نظامێکی مەدەنی تەندروست بۆ خەڵکە دروستکەین وە لە نەهادا هێزەکان بە یەکەوە لە باتیەوەی پێک هەڵپڕژێن پێکەوە هاوکاری بکەن هاوکارێکە بۆ ئەوەیە و لەسەر ئەوە کار دەکەین هیوادارین بەو جۆرەی ئێمە بیری لێ دەکەینەوە بەرنامەمان بۆ داناوە ئەوە بڕاتە پێشێ بەڵام زۆریش تەویە ممچینە مانعیش بێتە پێشێ مانعی قورسیش بێتە پێشێ ئەم ئیستعدادە لەو ناوەندە و لە لای حیزبی دموکراتی کوردستانی ئێران هەیە کە ئەوەی بە دیالۆگ و بە سیحەی سەدرەوە عیلاج بکە. باشە خوێندنەوەت بۆ 3 ڕۆژ هەفتەی داهاتووی ئەم دۆخە چییە؟ پێت وایە لە ماوەیەکی نزیکە کۆتایی پێت یاخود درێژا کێشێ؟ ئەمە لە ڕاستیدا ئەو بابەتانە مەعمولاً ئەم وڵاتانەی یا هاوپەیمانی خلاصە ئێستا حتممە زەمان بەندێکیان کردووە کە ئەمڕۆ دەست پێ دەکەن قۆناغی یەکەم دوو هەم سووەم وەکەی تەواوی دەکەن ئەرێ بە هەفتەیەک دوو هەفتە سێ هەفتە مانجێک دوو مانگ سێ مانگوانە بەڵام لە نەزەر منەوە لەبەر ئەوەی لە ڕەحسی نیزام دراوە لەبەرەوەی ڕێبەری نیزام کوژراوە لەبەرەوەی مەسئولینی گەورە کوژراوە ئەوە زۆر تەئسیری لەسەر بڵاوبوونی هێزەکان دەکات هیچ سەیرنێ کەمتر لە 2 هەفتەی دیکە تەکلیفی نظامی کۆماری ئیسلامی تەواو بێ. بەڕێز مستەفا مەولودی جێگری سکرتێری حزبی دیموکراتی کوردستان سپاس بۆ ئەو دەرفەتە. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەری ئەم گفتوگۆیە بوو.